بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. جزء الذاريات قيشت إلى سورة الطور. سورة الطور هر ناوكي ديار طبعا هسي يعني بناوي شوي طورة طبعا ناو نراوة أو شوي كخواي قورا لسري وحي بو موسى ناردبو لويوة موسى كردووە بە پێغەمبەر و دواتر چەند جارێک لێوێ گفتوگۆی لەگەڵ کردووە و ناوەکەشی لەوەیەوە هاتووە کە سەرەتای سوورەتەکەی بەو وشەیە دەست پێ دەکا. سوورەتی تۆر وەکو سوورەتەکانی دیکەی مەککی بابەتەکانی بابەتی عەقیدەین زۆرتر، یەکتایی خوا، پەیام و پێغەمبەرایەتی و هەروەها زیندووبوونەوە و لەگەڵ پاداشت و سزا. جا سەرەتای سوورەتەکەی خوای گەورە بە کۆمەڵێک سوێن دەست پێ دەکا لەسەر هاتنی قیامەت و پاشان طبعاً سەرنجامی ئەو کەسانێک کە ئیمانیان بە قیامەت نییە، پاشان خوای گەورە باسی سەرنجامی ئیمانداران دەکات و دواتر باسی پەیامی پێغەمبەر دەکات سەڵی الله عەلەیه وسەلەم و پاشان جار خوای گەورە طبعاً قسەی لەگەڵدا دەکا. جا طبعاً لەبەر پیرۆزی ئەوەکەی مەقامی پێغەمبەرایەتیەکەی و هەروەها هێنانە خوارەوەی وەحی لێی و هەروەها لەوێ دەستکردن بە نوێنەرایەتیەک کە خوا طبعاً دەیسپێرێ بە موسا پێغەمبەر بۆ لای فیرعەون، خوای گەورە سوێندی پێ خواردووە. وەتطور سوێن بە کێوی تۆر، ئەوە یەک لە سوێندەکان. وەکیتاب مەستوور سوێن بە کتێبی نووسراو، ئەو کتێبەی کە مەستوورە دێڕدێر کراوە نووسراوەتەوە کە هەندێک دەفەرمون مەبەستی تەنها قورئانە کە لە ئاسمانیش بە نووسراوەی هەیە و کاتێکیش کە بە وەحی هاتووە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانی کردووە بە سەحابەکان بە کاتی وەحیەکان کە بینووسن و ئێستاش بە نووسراوی لە بەردەستی ئێمەدا هەیە. و هێندێکی دەفەرمون مەبەستی هەموو کتێبە ئاسمانیەکانە کە هەموو کتێبە ئاسمانیەکان جاهیان هەر بە نووسراوی هاتوۆتە خوارێ یان دواتر طبعاً خەڵک بەدەستی خۆی نووسیون نیەتەوە. وەکیتاب مەستوور گرنگ کوردەکەی ئەوەیە سوێن بەو کتێبەی کە مەستوور کراوە نووسراوەتەوە، سیتر سەتر کراوە، دێڕدێر کراوە، یعنی سوێن بە کتێبی نووسراو بەو کتێبەی بەو کتێبە ئاسمانیانەی کە نووسراون یا بەو قورئانەی کە نووسراوە. لەکوێ نووسراوە و کاتی خۆی لەسەر چی نووسراون؟ فی ڕەق مەنشوور لەسەر پەڕەیەکی نەرم، پەڕەی نەرم بەڵام پەڕەی وەرەقە بەڵام ئەو پەڕانەی ئێستاشی قورئانیان لەسەر نووسراوە هەر تەسک و تەنکن، بەڵام کاتی خۆی لەسەر پێستی نەرمی ئاژەڵ و شتی طبعاً بە وەسایلانەی کە ئەو کاتی هەبوون نووسراونەتەوە. زۆرینەی ئاەتەکان لەسەر پێست و بە نووسراونەتەوە، بۆیە دەفەرمێ فی ڕەق مەنشوور ئەوانەی کە لەسەر یعنی پەڕەیەکی دروستکراو لە پێستی تەنک نووسراون. عەفوو فی ڕەقەکە بۆ خۆی یعنی پەڕەیەکی تەنکی مەنشوور یعنی کراوە ڕاخراو کە جاران طبعاً پەڕ بوون، هەر پەڕەکان هەر کراوە بوون دانە دەخران وایە یان دەگونجێ مەبەستی ئەوە بێ سوێن بەو کتێبانەی کە نووسراون لە پەڕەی تەنک کە بەردەوام کراون بۆ ئینسان بیان خوێنێتەوە، یان مەفروض وایە بەردەوام کراوە بن بۆی ئینسان بەردەوام ئاگای لێیان بێت و بەردەوام بیان خوێنێتەوە. وازحە؟ وەکیتاب مەستوور ئەوە تەواوکەری یەکترین سوێن بە کتێبێکی نووسراو دێڕکراو. لە چیدا نووسراوەتەوە و دێڕکراوە؟ فی ڕەق لە پەڕەیەکی دروستکراو لە پێستێکی تەنک مەنشوور سیفەتەکەیتی کە هەمیشە کراوەیە. جا ئەوە تەفسیری زۆرن کراوەیە یعنی کاتی خۆی پەڕەکان پەڕە لە کنیەک دانراون نەپێچراونەتەوە، یان هەندێک دەفەرمون مەبەستی پەڕەکانی
ناو لەوح المەحفوظە کە بەردەوام کراون فریشتە و مەلایکەتەکان دەیخوێننەوە، یان مەبەستی ئەو قورئانانن یا ئەو کتێبە ئاسمانیانە کە لە بەر دەستی ئینسانەکاندا زۆربەی کات کراون یا مەفروض وایە زۆربەی کات کراوە بن بۆ ئینسان بەردەوام بیان خوێنێتەوە لێیان تێ بکە. وازحە؟ ئەوجا دەفەرمێ وەلبەیت المەعموور، سوێن بە ماڵە ئاوەدانەکە، سوێن بەو ماڵی کە مەعمورە کە ئاوەدان کراوەتەوە. ئەو بەیت المەعموورە کوێیە؟ تەبەن بەیتێکە، ماڵێکە وەکو کەعبەی لە ئاسمانی دنیادا کە چۆن لە سەرزەوی کەعبەمان هەیە و بەردەوام موسڵمانان تەوافی لێ دەکەن، حاڵیم لە ئاسمانیشدا شوێنێک هەیە پێی دەوترێت بەیتی مەعموور کە بەردەوام مەلایکەتەکان و فریشتەکان بە دەوریدا تەواف دەکەن و دەسوڕێنەوە، وەکو لە حەدیثی ئیسرا و میعراجیدا هاتووە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم پاشان رفع إلي بيت المعمور، بەرزکرامەوە گەیەندرامە لای بەیتی مەعموور، وتم ئەی جیبریل ئەوە چییە؟ فەرمووی ئەوە بەیتە مەعموورەکە، ماڵە ئاوەدانەکەیە، ڕۆژانە 70000 مەلایکەت دێن لەو جێگایە بە دەوری ئەو ماڵەدا تەواف دەکەن، هەر مەلایکەتێکیش جارێک تەوافی کرد دووبارە ناگەڕێتەوە. یعنی تەبەن دلیلە لەسەرەوەی کە ژمارەی مەلایکەتەکان زۆرە و ئەو ماڵە قەتیش چۆڵ نابێ. اینجا ئەو بەیتی مەعموورە دەفەرمون وەکو چۆن بەیت الحەرام لە ناوەڕاستی زەویە، دەڵێن ئەو بەیتی مەعموورەش لە ناوەڕاستی ئاسمانێ و ڕێک لە ئاقاست ئەوەکەشە کەعبەشە، ینی لە یەک ئاستیدانە و لە یەک جێگایدانە، هەر چۆنێکی بێ تەواو خوای گەورە سوێندی پێ خواردووە. وەلبەیت المەعموور سوێن بە ماڵە ئاوەدانەکە و دەگونجێ مەبەستی کەعبەش بێت، چونکە کەعبەش بەردەوام ماڵی خوایە و بەردەوامیش ئاوەدانە. وازحە؟ ئەوجا دەفەرمێ وەسەقف المەرفوع، سوێن بە سەقف یعنی سەر، سەری ئەو سەری ئەوەی نا یعنی سەری شتی، ئەوەی سەری شتی پێدەگیرێ، سەقفی نازانم لە کوردیدا تەرجمەکەی چییە، خانوو کە دیواری دەکەی بە سەرەکەی ئەوەی سەرەکەی پێدەپێچرێ پێی دەگوترێت چی؟ سەقف، سەرێکی بەرزکراوە کە لێرە مەبەستی ئاسمانە، یعنی سوێن بەو ئاسمانەی کە مەرفوع بەرزکراوەتەوە بە بێ کۆڵەکە و بەبێ دیوار و بەبێ هیچ ڕاگرێک کە ئێمە بینین بەهێز و دەسەڵاتی خوای. وازحە؟ کە بۆ ئێمە یان بۆ زەوی وەکو سەقفی وایە، وایە هەرچەندە لە زەوی گەورەترە و زۆریش لە زەویەوە دوورە، بەڵام وەکو سەقف و سەر وایە بەنسبەت زەویەوە. وازحە؟ وەسەقف المەرفوع، نازانم لە کوردیدا تەرجمەکەی، بەڵام لێرە یعنی ئاسمانی بەرزکراوە بە سەقفی بە کوردی شەر دەوترێت سەقف یعنی سەر، سەربان، سەرخان، ئەوەی سەرێکی بەرزکراوە یان ئاسمانێکی بەرزکراوە. وازحە؟ ئەوجار ئێستا سوێندەکە تەواو نەبوون و جارێ نازانین خوا بۆچی سوێندی خوارد، وایە والبەحر المەسجوور، سوێن بە دەریای مەسجوور، ئەو مەسجوورە لە ئەسڵی لۆغەتدا یعنی پڕکراو، حاڵی یان دەریایەک کە پڕە لە ئاو و لە قیامەتش تەوەن گڕ دەگرێ، پڕ دەبێت لە چی؟ لە ئاگر. جا هەندێک لە تەفسیرەکان هەر دەڵێن سوێن بەو دەریایی کە گڕی گرتووە یان کە گڕ دەگرێ، وایە یان دەکرێت بڵێن بەو دەریایانەی کە پڕن لە ئاو و واتر گڕ دەگرن و پڕ دەبن لە چی؟ پڕش دەبن لە ئاگر. وازحە؟ دەریا تەوانە لە قیامەتە یەک لە علامەتەکان و یەک لە کارەساتەکان کە لەگەڵ لەرزەی زەوی و ئاسماندا دروست دەبێت ئەوەیە دەریا ئاویەکان ئاگریان ئەو شتانەی مادە نەوتیانەی کە لە ژێری دانە، غازیانەی کە لە ژێری دانە لە ئەنجامی زۆر شڵەقان و گەرم بوون گڕ دەگرن و ئێستا کە ئاگر دەکەوێتەوە ئاوی پێدا دەکەی، وایە؟ بەڵام ئەو کات دەریاکانیش بوون بە ئاگر، ئینسان حاصل تەواو بێدەسەڵات دەبێت و تەواو بێ ئومێد دەبێت و دەبێت خۆی بەدەستەوەدات و خۆی تەسلیم. وازحە؟ سوێن بە دەریا کە پڕن، یا دەکرێت بڵێن سوێن بەو دەریانەی کە گڕ دەگرن و ئاگریان تێبەردەدرێت و پڕ دەبن لە ئاگر. تەواوە؟ بۆچی سوێندی خواردووە خوا؟ 6 سوێند و 6 جار سوێندی بە کێوی تۆف
و سوێن بە چێوی تۆ، سوێن بەو کتێبەی کە نووسراوەتەوە و دێڕدێر کراوە، سوێن بە ماڵە ئاوەدانەکە، سوێن بەو سەقف و بەو ئاسمانەی کە بە بەرزی ڕاگیراوە، و هەروەها سوێن بەو دەریا و بەحرانەی کە پڕن یا گڕ دەگرن. ئین عەذاب ڕەبیکە لەواقع، بێگومان سزای پەروەردیگاری تۆ لەواقع، یعنی دێتە پێش، ڕوو دەدا، هیچ گومانێکی تێدا نییە و هیچ گومانێکت نەبێت. واضحە؟ ئین عەذاب ڕەبیکە لەواقع، بێگومان سزای پەروەردیگاری تۆ لەواقع، یعنی ڕوو دەدا، بە دڵنیاییەوە دێتە پێش، هیچ گومان و دوودڵیەکت نەبێت و دڵنیا بەدێ. جا فەرموون ئیمامی عومەر کاتی خۆی ئایەتێک خوێندووەتەوە لە هۆش خۆی چووە لە ترسی کە بینیوێتی خوا سوێن دەخوا، ئەو جارەها ئینە لە ئەداتی تەوکیدیشی تێدانە، تەبەن هێندە سزاکە ترساندوێتی. ئینە عەذاب ڕەبیکە، بێگومان سزای پەروەردیگاری تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم لەواقع، یعنی بە دڵنیاییەوە دێتە پێش و ڕوو دەدا، هیچ گومان و دوودڵیەکی تێدا نیە. واضحە؟ ئەو جار ڕوو دەدا و ڕاستە و دێتە پێش. واقع نەک واقع بەو معنای واقع هانی ڕوو دەدات، دێت، گومانی تێدا نییە، هیچ ڕاستیە، بەس وەکو ئەلحاقەینی ئیذا وەقەعەتیل دواتری شەمانە لە سوڕەتی واقعە. واقع یعنی واقعێک، دەوترێ واقعێک یعنی چەند شتێک کە ڕووی داوە، ڕووداوێک کە هاتۆتە پێش. ئین عەذاب ڕەبیکە، بێگومان سزای پەروەردیگاری تۆ لەواقع، هەردێتە ڕوو دەدا. ما لەهو، اینجا نییە بۆ ئەو سزایش من دافع، هیچ لابەرێک، هیچ شتێک نییە بتوانێت ئەو سزایەت لەسەر لابە، ئەو سزایەت لە کۆڵ کاتەوە. واضحە؟ ما لەهو، نییە بۆ ئەو سزایە من دافعین، هیچ لابەرێک، هیچ کەسێک کە پاڵی پێوە بنێ لێت دوورخاتەوە نەیەڵێ تووشت ببێ. واضحە؟ ئەو جار یەومە، لەو ڕۆژەدا کە سزایەکە هات، کە قیامەتەکە هات، تەموڕ السەماء، دەلەرزێت ئەو ئاسمانە، مەوڕە، بەلەرزینێکی زۆر بەهێز، ئەوەنی هەر زەوی وێران بێت و هەر دەریاکان گڕ بگرن و هەر گۆڕانکاری بەسەر ئەو شوێنەدا بێت کە ئێمە لەسەری دەژوێین، ئەو ڕاگر و سەقفەش کە لەسەر ئاسمانەیە ئەویش گۆرانکاری بەسەردادێ. یەومە تەموڕ السەماء، ئەو ڕۆژە دەلەرزێ ئاسمان، مەوڕە یعنی بەلەرزینێکی تەواو. واضحە؟ یەومە لەو ڕۆژەدا تەموڕ السەماء، دەلەرزێ، دەجوڵێ ئاسمان، مەوڕە، بەلەرزینێکی بەهێز. ئەوە یەک. پاشان وەتەسیر الجیبال، وەتەسیر یعنی دەڕۆن لە شوێنی خۆیان شاخەکان، سەیرە یعنی بەڕۆژنێکی تەواو، دەبن بە خۆڵەمێش و تەبەن دواتر دەبنەتە بۆ تۆز و بە هەوادا دەچن، لە شوێنی خۆیان دەجوڵێن و ئەو قووەت و هێزەی کە هەیەە نامێنێ و ئەو شق و شێوەیە کە هەیەە ئەویش نامێنێ. واضحە؟ وەتەسیر الجیبال، سەیرە یعنی هەڵدەقەندرێن، دەڕوێندرێن شاخەکان لە شوێنی خۆیان، سەیرە یعنی بەڕواندن و وەک دەڵێ لابردنێکی تەواو. واضحە؟ تەبەن لە دواتریش دەبنە خۆڵەمێش و دەبنەتە بۆ تۆز و بە هەوادا دەچن. جا مەترسیەکە لەسەر چێیە؟ فەوەیلون، هاوار لە ناوچوون یان دۆزەخ، یەومەئیذین لەو ڕۆژەدا، للمکەذبین، بۆ ئەو کەسانەی کە ئەو ڕۆژانەیان بە درۆزانیوە. وایە بەنسبەت کەسێک کارە ساتە، بەنسبەت کەسێک تەحەمل ناکرێ، بەنسبەت کەسێکەوە سەختە و قورسە کە لە حاڵەتی ئاساییدا پێش مردن ئیمانی بەو ڕووداوانە نەبوو بێ، خۆی بۆ ئەو ڕۆژانە حازر نەکرد بێت و پێی وابوو بێ ڕۆژێک دانایەت ئەو ڕووناکی دنیای لێ ببێ بە تاریکی، ئەو زەویەی کە لەسەری دەژێ لێی شەق نابێت و ئەو ئاسمانەی کە پێی وایە دەیپارێزێ ڕۆژێک لە شوێنی خۆی ناترازێ، بەنسبەت ئەوانەوە کارە ساتە، ئەگەر نا بەنسبەتی ئینسانی ئیماندار، تەوان فەرمودەمان هەیە کە خوا
ئەسڵەن دنیای بەسەر ئینسان ئیمانداردا هەر خەراناکە ئیماندار و باوەڕدار ئەوەی لەو ڕۆژانە ترساوە ئەگەر مابێتش تا ئاخری زەمانی تا کۆتایی زەمان پێش ئەوەی ئەو ڕووداوانە ڕوو بدەن خی گەورە دەیمرێنێ چونکە هەر بینینی ئەوانە بەخۆی سزایە وازحە وی لە فەرمێ فەوەی لەها جارێکە باسمان کردووە وی گوتمان یا شوێنێکە چاڵێکە لە دۆزەخێ یان بە هەموو دۆزەخێ دەوترێوەیل یان دەکرێت بڵێن نگبەتی و بەدبەختی و ناڕەحاتی کە هەر مەبەستی دۆزەخە لەو ڕۆژەدا بۆشەیە و ئەو کەسانەیە کە ئەو ڕۆژانە و ئەو ڕووداوانە بەدرۆ دەزانن وازحە ئەوجا ئەلەذینە ئەو کەسانن مکەذبین چێن ئەوانەی قیامەت و دوا ڕۆژ و ئەو کارە ساتانە بەدرۆ دەزانن ئەلەذینە ئەو کەسانن کە هوم ئەوان فی خەوضین یەلعەبون ڕۆچۆون لەگەڵ تەوگەپ و یاریکردن و شتی بێهودە و بێکەڵکدا ئەلەذینە هوم ئەو کەسانن کە ئەوان یعنی فی خەوضین لە ڕۆچوون و بێئاگاییدا یەلعەبون بەردەوام بێئاگان و یاری دەکەن و ڕادەبوێرن و سەرقاڵن بە دنیا و قیامەتیان لەبیر نییە وازحە الذين هم أو يعني أواني كتوشي أو حالة أو نارحاتية أو بدبختية أو ويلدبن أو كساننا كأوان في خوف خوف رودتون يعني لسيدا رودتون لشتي بوتشو بيكالكو بيسودا دا يلعبون بردا رايان دبوارو قالتي عندك واضحة جاء فرمي يوم لو رجدا يدعون إلى النار بانك ذكر بولاي آكر كام آگرە جەهەنەمە ئاگری دۆزەخ دعا يعني بەبانکردنێکی تەواو واضحە ئەو یودعون هەندێک دەفەرمون يعني يدفعون نەک بانک عفو بمعنای بانکردن نا يوم يدعون يعني ئەو ڕۆژەی پاڵیان پێوە دەندرێ إلى ناری جەهەنەمە بۆ لای ئاگری دۆزەخ دعا يعني بە پاڵپێوەنانێکی تەواو بە پاڵپێوەنان زەخر لێکردنێکی تەواو طبعا ئەگەر بە معناکەی دیکەش بێ کە بانک دەکرێن فعلاً بانگش دەکرێن دەگوترێ فڵانی کوڕی فڵانی وەرە بەرەو دۆزەخ بەڵام کەس بە اختیاری خۆی بەرەو دۆزەخی دەچێت نە ئەگەر پێی بکرێ دۆزەخیەکان هەمیشەیان ڕادەکێشرێن یا لە پشتۆ پاڵیان پێوە دەندرێ بە زەخر بە زۆری بەرەو جەهەنەم دەبدرێن و بەرەو دۆزەخ پاڵیان پێوە دەندرێ وازحە ئەوجار چۆن پاڵیان پێوە دەنێن کاتێک خەزەنەکان دەرگەوانەکانی دۆزەخێ تەبان ئەو کەلەپچە لە دەستیان دەکەن لە دەست و قاچیان ئەوجار دەست و قاچیان لەگەڵ چەنەگەیان بە زنجیرێکی هەفتا گەزی دەبەستێ جایان ڕایان دەکێشن لەسەر ڕوو ئەوەتە پاڵیان پێوە دەنێن بەرەو دۆزەخ دەیان بن و هیچیان پێ ناکرێت یەومە لەو ڕۆژەدا یودعونە پاڵیان پێوە دەندرێ إلى النار بۆ آگری جەهەنەمە دۆزەخ دعا بە پاڵپێوەنانێکی توند و بەهێز جا کە پاڵیان پەیوەندرا و نزیک خرانەوە لە دۆزەخ پێشەوەی هەڵیان دەنە دۆزەخێ پێیان دەوترێ هذه ئەوەی دەیبینن النار ئەو ئاگرە بەڵام کام ئاگرەیە التي ئەو ئاگرەیە كنتم کە ئێوە لە دنیادا بها پێی تکەذبون بێباوەڕ بوون بە درۆتان دەزانین واضحە پێشەوەی بخرێنە ناوی کە دەبرێن لە قەراغی جەهەنەم ڕادەوەستێندرێن و چاویان لە جەهەنەمە پێیان دەگوترێ هذه ئەوە النار ئاگرە التي ئەو ئاگرەیە کە كنتم ئێوە لە دنیادا بها پێی تکەذبون بێباوەڕ بوون بە درۆتان دەزانین واضحە ئەوجار پێیان دەگوتێت ئەفەسیحر هذا ئەوە جادوویە یەک لەو قسانێک کە بۆ پێغەمبەری ئێمە دەیانگوت ساحر وایە دەیانگوت جادوگەر وە زۆرینەی پێغەمبەرانی ژوان پێیان گوتراوە دەیانگوت ئەوەی دەیڵێ ئەوەی دەیهێنی ئەوەی باسی دەکەی ئەو لە سیحر و لە جادووی دەچێت خی گەورە لە ڕێی مەلایکەتەکانەوە قسەکەی خۆیان بیر دەخاتەوە ئەفەسیحر هذا ئەوەی دەیبینن ئەو ڕۆژەی کە تێیکەوتون جادوو سیحرە ئەم ئەنتم لا تبصرون یان ئێوە ڕاستیەکان و حەقیقەتەکان نابین و لی تێناگەن واضحە تاوە ئێوە یعنی وەک ئەوەی پێیان بڵێ ئێوە لە دنیادا بە قورئانتان دەگوت سحر
محەممەدتان دەگوت ساحیر ئایا ئەو سزایە کە دەیبینن جادو سحرە یان ئەوەتە ئێوە چاوەکانتان لە ئاستی داخست بوو ئێوە لی تێنە دەگەیشت واضحە ئەفەسیحڕ هذا ئایا ئەوە جادوویە ئەم ئەنتم یان ئەوەتە ئێوە لا تبصرون یان نایبینن بەو مەعنای لێی تێبگەن و لێی حاڵی ببن واضحە ئەوجا پێیان دەڵێن ئیسلەوها دەی بڕۆنە ناوی بڕۆنە ناوی ڕێک پاڵیشیان پێوە دەنێن واضحە ئیسلەوها بڕۆنە ناوی جا فەصبیڕوو ئەگەر حەستان لێ بوو ئارام بگرن فەصبیڕوو ئارام بگرن ئەو لا تەصبیڕوو یا ئارام نەگرن سەواء عەلەیکم هەر وەکو یەکە پێت خۆشە یا پێت ناخۆشە حەز دەکەی لە جەهەنەمێ با دەنگت لێنێ زمانت داخە خۆت بە کەسێکی ئازاد پیشاندە هاوار و ناڵەت بانەیە حەست لێ هەر هاوارکە و بپاڕێەوە سەواء عەلەیکم وەکو یەکە بۆتە وایە هاجا لە سوڕەتی ئیبراهیمدا هەمانە دەفەرمێت سەواء عەلەیکم ئەجەزعتم ئەم سەبەرتم هاوارکەی یاندان بە خۆت دابگری وەکو یەکە دەڵێن جەهەنەمیەکان بەیەکەوە کۆ دەبنەوە دەڵێن بابیر بکەینەوە بزانن موسڵمانەکان بەچی لە ئاگەر ڕزگاریان بووە یەکەم جار دەڵێن یەک لە سیفەتەکانی ئیماندارانەوە بوو کە ئێمە تەعزیبمان دەدان یان لەسەر دین تەعزیب دەدران و یا کە تاقی دەکرانەوە هاوار و ناڵەیان نەدەکرد وەرن با ئێمەش تۆزە دان بە خۆمان دابگرین بەشکم خوا بەسەی بێ دابینەوە دەڵێ 500 ساڵ دان بە خۆیان دادەگرن باوەن بەشکم دوایی تەوان کە هیچ نەتیجەیەکی نابێ ئەوجار دەڵێن ئەوە ئیستیفادەی نەبوو با بیرێکی دیکە بکەینەوە ئەوجارێ بە هاوارکەینا موسڵمانان لە دنیای عادەتیان زۆر دوعای دەکەن و زۆر دەست بەرز دەکەنەوە و زۆر دەگرین دەڵێن جا 500 ساڵی دیکەش هەر هاوار دەکەن و دەلاڵێنەوە ئەوجا خوا پێیان دەڵێ فەصبیڕوو ئەو لا تەصبیڕوو ئەجەزعتم ئەم سەبەرتم هاوارکەی یان سەبر بگریان وەکو یەکە گریان لێرە بەکەڵ کردێ گەر لێرە بگریەی لەوێ خوا چاوت ناسووتێنێ وایە لێرە بترسێ لەوێ خوا ناترسێنێ لێرە حەدیثمان هەیە دوو ترس و دوو ئەمینی خوا بەیەکەوە لەسەرت کۆ ناکاتەوە لێرە لە ئاگر مەترسە لەوێ بترسێ لێرە بترسە لێ باکردنیە تەوان خەڵک جەهەنەمێ دەبینی خەڵکی دەبینی بۆ خۆت دڵنیای لەوەی ناسی بۆ چونکە لێرە لی ترسا جا خوا دەفەرمێ مەلایکەتەکان پێیان دەڵێن ئیسلەوها بڕۆنە ناوی جا کە چوونە ناوی فەصبیڕوو ئەو لا تەصبیڕوو ئارام بگرن لەسەر سزایەکە یان ئارام نەگرن سەواء عەلەیکم هەر وەکو یەکە وەکو سەرزەنشت و لۆمەکردن ئینەما توجزەونە بێگومان ئێوە کە سزا دەدرێن ئینەما یعنی بێگومان تەنها و تەنها ئێوە کە سزا دەدرێن بەهۆی چێوەیە ما كنتم بەهۆی ئەوەیەوە کە ئێوە لە دنیادا تعملون ئەنجامتان داوە بەرهەمی کردەوەکانی خۆتانە دەیدرونەوە نەتیجەی کردەوە خراپەکانتانە ئینەما توجزەونە بێگومان ئێوە سزا دەدرێن ما كنتم بەهۆی ئەوەی کە ئێوە ئەنجامتان داوە کردوتان تا ئەوجار خۆی گەورە باسی ئیمانداران دەکە دەفەرمێ ئین المتەقینە بێگومان پارێزکاران لەخوا ترسان خۆپارێزان فی جەناتی و نەعیم لەناو چەندان باخ و ناز و نعمەت و خۆشیدا واضحە ئین المتەقینە بێگومان پارێزکاران خۆپارێزان چەند جار باسمان کردووە لای کەمی متەقی دەبێ واجباتەکان واجباتە سەرەکیەکان بکە لە کەبائیر و گوناهەکان دوورکەوێتەوە مەرج نیە بێتە مەلایکەت وایە بێگومان پارێزکاران لەناو چەندان باخ و چەندان ناز و نعمەت واضحە ئەوجار فاکهینە یعنی خۆشی وەردەگرن خۆشی دەبینن بیما ئاتاهم بەو شتانەی کە پێی بەخشیون پەروەردگاریە بیما یعنی بەهۆی ئەو شتانەی ئاتاهم پێی بەخشیون ڕەبوهم پەروەردگاریان واضحە نعمەتێکی دیکە ئەوەی وەوەقاهم خوای گەورە ئەوانی وەوەقاهم ئەوانی پاراستووە ڕەبوهم پەروەردگاریان لە عەذاب الجەحیم لە سزای سوتێنەری دۆزەخ واضحە فاکهینە خۆشی دەبینن خۆشی وەردەگرن
بیما بەو شتانەی ئاتاهم پێی بەخشیون ڕەبوهم پەروەردگاریان ووەقاهم وەخوا پەروەردگاریان ئەوانی پاراستووە ڕەبوهم پەروەردگاریان لە چی؟ لە عەذاب الجەحیم لە سزای دۆزەخ. وازحە؟ ئەوجار پێیان دەگوترێت کولو بخۆن وەشڕەبوو بخۆنەوە هەنیئەن نوێشی گیانتان بێ. خۆشیەکان خواردن و خواردنەوە کولو بخۆن وەشڕەبوو بخۆنەوە تەبەن ئەوەی حەزتان لێ و ئەوەی پێتان خۆشە هەنیئەن نوێشی گیانتان بێ. ئەوە بەهۆی چێوەیە؟ بیما کونتم بەهۆی ئەو کار و کردەوانەوەیە کە ئێوە لە دنیادا کردوتانە. بۆ جەهەنەمش بە کافرەکانی گوت ئینەما توجزەونە ما كنتم تعملون، وایە ئێوە کە سزا دەدرێن بەهۆی کردەوەی خۆتە. ئەدی ئەوەی لە بەهەشتێت پێ دەدرێ ئەوەیش هەر بەهۆی کردەوەی خۆتە. بەڵێ کردەوەی ئینسانی بەشی ئەوەی ناکەن ئینسان شانی ئەو هەموو نیعمەتانەی بەهەشت بێ، بەڵام هۆکارن چاکەکان و دینەکەت و ئیمانەکەت دەبێتە سەبەبی ئەوەی خوای گەورە فەضل لەگەڵکە ڕەحمەتی خۆی لەگەڵ بەکار بێنێ و شانی بەهەشت دەبێ. بەبێ کردار ناچێ بەهەشت. کولو وەشڕەبوو بخۆنەوە نۆشی گیانتان بێ بیما کونتم ئەو بەهۆی ئەوەیە کە ئێوە تعملون ئەنجامتان داوە. ئەوجار خوا دەفەرمێ متەکئینە پاڵیان داوەتەوە عەلا سوڕوڕ لەسەر چەندان سوڕوڕ یعنی پشتی و قەنەفەی چۆن مەصفوف ڕیزکراو جا عادەتەن ڕیزکراو و جوانکراو و نەخشێندراو کە جوانی و نەخشاندنەکەیان بە نەوعێکە حەدیثمان هەیە دەفەرمێت کەسی وا هەیە 40 ساڵ لەسەر قەنەفەکەی خۆی یان لەسەر پشتیەکەی خۆی پاڵ دەکەوێتەوە هێندە نەرم و خۆش و لەزەتی لێ دەبینێ ئەولاژ ناکە. ئەوجار بەش پاڵ دراوەی یەئتیه ما اشتهت نەفسه وەلەذەت عینه دەفەرمێت نەفسی ئارەزووی دەکات و چاوی پێی خۆشە ئەو بە پاڵ دراوەی بۆی دێ. وازحە؟ متەکئینە پاڵیان داوەتەوە یا پاڵ کەوتون عەلا سوڕوڕ مەوضونە لەسەر کۆمەڵێک کورسی و قەنەفەی مەصفوف ڕیزکرا و تەوان ڕازێندراوە. ئەوجار دەفەرمێ وەزەووەجناهم هەروە لێمان مارە کردومانن بە هاوسەریان بحورین عین حۆری چاو گەورە و چاوگەش. حۆری تەوان بۆ خۆی معنای ئەوەی خۆی یعنی سپی ئەوەکەی کەش یعنی چاو گەورە سپیەتی و چاو گەورەی تەوان لە ئافرەتیدا ئەو پەڕی وەسفی جوانین. متەکئینە پاڵیان داوەتەوە عەلا سوڕوڕ متەقابلین لەسەر کورسی و قەنەفە و پاڵپشتی ڕازێندراوە و ڕیزکراو. وەزەووەجناهم لێمان مارە کردومانن بە هاوسەریان حۆریان و ئافرەتانی سپی و چاوگەش و چاو گەورە. وازحە؟ یەکێکی دیکە لە نیعمەتە گەورەکان ئەوەیە کە خوای گەورە وەکو فەضل دەیبەخشێ بە ئیمانداران وەلەذینە ئامەنوا ئەوانەی کە ئیماندارن. باشە؟ ئەوجار وەتەبەعەتهم شوێنیشیان کەوتوون ذورریەتەهم نەوە و وەچەیان منداڵی خۆت یان نەوە و وەچە تەوان لە دنیا پێت خۆشە لێت دابڕێنیا لەگەڵ ببن. لە بەهەشتش مەرج نییە تەبەن هەموو باب و کوڕ داک و کچ نەنک و باپیر لەگەڵنەوەی عەمەلەکانیان کێشی کردەوەکانیان یەک و یەک بێ، بەڵام ئەگەر لە ئیماندا وەکو یەک بن لە باوەڕدا وەکو یەک بن خوای گەورە وەکو فەضل هەر مەرجنی هەمیشە باب لە منداڵی چاتر بێ وایە وانە جاروە منداڵەکە لەوەکەی کە چاترە ئەگەر حەزیان لێ بێ و پێیان خۆش بێ بەیەکەوە بن یەک لە نیعمەتەکان ئەوەی کە خوای گەورە ئەوانەی لە خوارێ مەرجە ئیماندار بن ئەهلی بەهەشت بن. ئەگەر هیوا هەیە جاری وایە خەمی ئەوەی دەخوا ئەگەر دەبینێ منداڵەکەی یانەوەکەی خراپە و بێدینە لە قیامەتێ دەبینم سزا دەدرێ و دەچێتە جەهەنەمێ و چۆر بایکە بگرم و چۆن تەحەموڵ کەما لە دنیای خراپش بێ هەر سۆزت بۆی دەجوڵێ. ئەگەر بێدین بێ خوای گەورە یەک لە نیعمەتەکانی ئەو سۆز و میرە ڕەحمەت لە دڵیدا دێنێتە دەرێ. هەروە نازانی هەیە
هەر لە مێشکتدا دەیسرێتەوە خوای گەورە، چونکە ئەگەر لە بەهەشتێ بی و ئەو سۆزەی لێرە هەتە بۆ منداڵەکەی لێوێ هەتبوو لە جەهەنەمێش دابی، ها لێرە دڕکێکی بەلاقی داچێ برسی بێ بزانێتی نوێتی بۆی دەگیری وایە ئەی لەوێ ئەگە بزانی دەسووتێندرێ ئیسراحەت ناکەی بۆی خوای گەورە ئەوەی ناهێڵێت، بەڵام بەنسبەت ئەوانەی کە ئیماندارن خوای گەورە یاسای فەضل لەگەڵیاندا بەکاردێن. ها دەفەرمێ والذین ئامنوا ئەوانەی کە باوەڕدارن واتبعتهم بە شوێنیشیان کەوتون بە دواشیان کەوتون بە دواشیان داهاتوون نەوە وەچەکانیان بەڵام بی ئیمانین ها بە باوەڕەوە بە مەرجێک باوەڕدار بن ئەلحەقنا بهم دەگەێنین پێیان ذورریەتەهم نەوەکانیان وازەحە نەوە وەچەکانیان دەگەێنین بە باب و باپیرانیان بە گەورەکان جا چێ لەسەرێ بێت تەمان عادەتەن ئەسڵ ئەوەیە کامە چاتر بێ ئەوەی لەسەرێ ئامۆژگاری کەرترە لەوانەیە تۆزێکیژەوە بێ حەسەناتی زۆرتر بۆ دێن چونکەی منداڵەکانیشی هەر بۆ دێن اینەوە وەچەکانیشی هەر بۆ دەگە ئەو سەبەب بوو بێت و هۆکار بوو بێ بەڵام جاری وایە عەکسە ها گرنگەوەی چێ لەسەرێ بێ ئەلحەقنا بهم ذورریەتەهم دەگەێنین پێیان نەوە وەچەکانیان ئەو جار کە دەیانگەێنین ئەوەی نیە چاکەیان دەستبەنە شوێنەکەت بۆ شوێنەکەت بەنسیب دەکەن فەزڵ و ڕەحمەت و میهرەبانیە بێسنوورەکەی خۆی کە هۆکارەکەی کردەوەکانی خۆتە خوای گەورە دەتباتە بەهەشت وازەحە والذین ئامنوا ئەوانەی کە باوەڕدارن واتبعتهم شوێنیان کەوتون یا بە شوێنیان داهاتون والذین آمنوا واتبعتهم ذريتهم ئەوانەی کە ئیماندارن باوەڕدارن و بە دوایان داهاتون نەوە وەچەکانیان بە ئیمان و باوەڕەوە ئەلحەقنا بهم ذريتهم دەلکێنین یعنی پێیان نەوە وەچەکانیان یعنی لە جێگا و شوێندا نەوە وەچەکانیان دەخەینە کن ئەوان وازەحە وما ئەلەتناهم من عملهم من شيء لە کار و کردەوەی ئەوانش ها ئەوانەی لەسەرترن هیچ کەم ناکەین لە پاداشتیان كل امرئ هەموو مرۆڤێک بما کەسەبەوەی کە کردوویەتی بارمتێ و هەر کەسەی لە قیامەتێ بەرهەمی کردەوەکانی خۆی وەردەگرێتەوە نا ئەگەر هیچت کرد بێ طبعاً بەبێ هیچ دەچێ بەهەشتێ نا تاوانی کەسێکی دیکەش دەخرێتە سەر تاوانی تۆ ئەوجا خوا دەفەرمێ وەئەمدەدناهم یەکێکی دیکە لە نیعمەتەکان کە خوای گەورە لەگەڵ بەهەشتەکان دەیکا ئەوەی دەفەرمێ وەئەمدەدناهم بۆیان زیاد دەکەین زیاد لەوانەش پێیان دەدەین بفاکهە جۆرەها میوە وەئەمدەدناهم بۆیان زیاد دەکەین ها زیاد لەوەی پێشووتر ها بۆیان زیاد دەکەین جۆرەها میوە وەلەحم و گۆشتیش بەڵام کام گۆشتە ها لێرە هەیە گۆشتی بزنی ناخوا هەیە مەڕی ناخوا وایە لەوێ مما یەشتەهون ئەوەی ئارەزووی دەکەی ئەوەی حەز لێتی لەوێ شتێکی لێ نیە ئینسان حەزی لێ نەبێت و تەبیعەتت بۆی نەچی بەڵام لەسەر داواکاری خۆت و حەزی خۆت خوای گەورە پێت دەدە وازەحە وەئەمدەدناهم و بۆیان زیاد دەکەین زیاد لەوەش پێیان دەدەین بفاکهەتین جۆرەها میوە وەلەحمین و گۆشت مما یەشتەهون لەوەی ئارەزووی دەکەن بەو شێوازەش کە ئارەزووی دەکەن کە فەرموودەمان هەیە ها ئینسان هەر حەزی بچێتە هەر گۆشتێک بە کوڵاوی بە برژاوی بە سوورەکراوی بۆی دێنن کامیان و چۆنی حەز لێبێ ئاوا دەیخۆ ئەوجا دەفەرمێ یەتەنازەعونە فیها لە یەکتری وەردەگرن کەس پیاڵەی پڕ لە شەراب ها جا یەتەنازەعون بۆ خۆی لە ئەسڵدا یعنی وەگەوەی بڵێ لە دەست یەکتری دەڕفێنن هەندێک دەفەرمون وەکو گاڵتە ها چۆن لە دنیادا دوو کەس ئەگەر بەیەکەوە سوعبەتیان هەبێت و قسەی خۆشیان هەبێ ها گەر یەکێکیان شتێکی خۆشی پێبوو جاری وایە ئەو لە دەستیوی دەردێنێ ئەو لە دەستیوی دەریدێنێ هەندێکی دەفەرمون نا یعنی لە یەکتری وەردەگرن ها لە بینی خۆیاندا ئەو بەوی دەدا کە تامی دەکا ها لە بەزلیسێکی گەر شتێک زۆر پێخۆش بوو ها یەکێکی زۆر خۆشویست پێ دوای ئەوەی تۆ لەیوێ خۆشترە وایە ها لەی خۆتی دەدەیێ یەتەنازەعونە فیها ها دەستا و دەستی پێ دەکەن بەچی بە کەسن بە پیاڵەی پڕکراو لە شەراب ئەو جار بەڵام لا لەغون فیها ئاگادار بن لەناو بەهەشتێدا قسەی پوچ و بێکەڵک و بێمەعنا نییە وەلا تەئثیمە هیچ تاوان بارکردن و یەکتر تاوان بارکردنێکیشی تێدا نییە کابرا لێرە عارەقی بخواتەوە کۆمەڵێک شتی توش دەبێتەوە عارەقی دنیا سەر هێشەی پێوەیە سک هێشەی پێوەیە عەقڵی لا دەچێ وایە
قسەی حەلەق و بەلەق و جنێ و هەزار شتی بێمەعنا دەڵێ بەڵام ئەوەی وێن نا هیچ کامێک لەو نەقسانەی تێدا نینە واضحە يتنازعون فيها وەردەگرن لەناو بەهەشتێدا پیاڵەی پڕکراو لە شەراب لە یەکتری ئەو دەیدابەوی ئەو دەیدابەوی لا لەغوون فيها هیچ قسەیەکی پوچ و بێکەڵک و بێمەعنا لە بەهەشتێدا نییە ولا تأثيم هیچ یەکتر تاوانبارکردنێکیش نییە واضحە گرنگتر لەوەش نیعمەتێکی دیکەش ئەوەی وەیەطوف عليهم هاتوچۆ دەکەن بەسەریاندا دەسوڕێنەوە بەسەریاندا غیلمان خزمەتکاری منداڵ واضحە کە لەهم طبعا کە هەیانن ئیخۆیانن كأنهم شێوەیان لە جوانیدا وەکو چی وایە ئەوەی خزمەتکارەکان وەکو لؤلؤ وەکو مرواریەک وایە مەکنون کە پێچرا بێتەوە لەناو سەدەف یانە قاوغی خۆی بزانم مرواری کە دەردەهێنرێ لە بەحری لە چدا بزانم لەناو قاوغێکی داوانە کە پێشەوەی دەستی هیچ بەشەرێکی پێ بکرێت چەندە سافە طبعا شێوەی خزمەتکارەکانی بەهەشتێ هێندە جوانە لەوە خزمەتکارەکە ئەی بەهەشتەکە دەوێت بۆ خۆی چۆن بێت وایە بێگومان طبعا هەر وەسف ناکرێ وەیەطوف و بۆیە جاکێ نەوانەی دەبنە خزمەتکارن ئەی دەفەرموە منداڵی کافرەکانە بەرەوەی مکەلەف نین و هیچ عەمەلێکی ساڵحشیان نەکردوەوە گەر گەورەش بووبان ئەگەری ئەوەی هەبوو وانە دەوروبەر کاریگەری بەڵام خوا چاکەیان لەگەڵ دەکات لە بەرەوەی مکەلەف نین بەڵام خزمەتکاریکە خۆماندووبوونی تێدا نییە خۆ زەحمەتی تێدا نییە خۆ ئینسانەکەش پێویستی پێینی هاوەکو پێویستی بەڵام خوای گەورە وەکو نزیک خستنەوەیەک لە عەقڵی ئینسان و خۆشی بینینێک خوای گەورە ئەوەت پێدەدا و ئەمدەدناهم بۆیان زیاد دەکەین بفاکیهە ئەومان گوت جۆرەها میوە وەلەحم مما یشتهون گۆشتێک ئارەزووی دەکەن یەتەنازعون فیها لە یەکتری وەردەگرن کەئسەن پیاڵەی پڕ لە شەراب لا لەغوون فیها قسەی پوچی تێدا نییە ولا تەئتیم یەکتر تاوانبارکردنیشی تێدا نییە و قسەی خراپی تێدا ناکرێت ويطوف عليهم دەسوڕێتەوە بەسەریاندا غیلمان لەهم خزمەتکارانێک کە ئیخۆیان طبعا هەمیشەش طبعا بە منداڵی و بە تەمەنی کەم دەمێنەوە و پیربوون و گەورەبوونیان نییە بچکەشنها بۆی لەسەر دڵت ئاسانتر بێ كأنهم شێوەی ئەو خزمەتکارانە وەکو لؤلؤ مرواریەکی پێچراوەوانە گەوهەرێک وانە کە لە ناو سەدەف و قاوغی خۆی دابێ ئەو جا دەفەرمێ وأقبل بعضهم على بعض يتساءلون وأقبل ڕوودەکەن هێندێکیان لە هێندێکیان طبعا لە کوردیدا ئەم بەعضەکەی بێنینە پێش هێندێکیان ڕوو لە هێندێکیان دەکەن و چ دەکەن يتساءلون لە یەکتری دەپرسن واضحە زۆر جار بەیەکەوە دادەنیشن چۆن لە دنیادا مەجلیسی دادەنەی باسی ڕابردوو دەکەی لەوێش زۆر جار بەهەشتیەکان بەیەکەوە دادەنیشن باسی دنیای دەکەن چۆن جەهەنەمیەکان بەیەکەوە کۆ دەبنەوە و باسی ئەوەی دەکەن دەبێت بۆ هاتبینێرە و خوا بۆ عقوبەی داوین و دەبێت چۆن ڕزگارمان ببێ هەندێک زاریش بەهەشتیەکان کۆ دەبنەوە کە ئەو هەموو خۆشیانە دەبینن دەبێت خوا بۆچی پێدابین و لەبەرچی پێدابین هۆکارەکەی باز دەکەن قالوا عفوا أقبل بعضهم على بعض ڕوو طبعا لە کوردیدا دەڵێن هێندێکیان ڕوو دەکەنە هێندێکیان لەنە ئەقبەلە یعنی ڕووکردن ڕوو دەکەن هێندێکیان لە هێندێکیان ڕوو لە هێندێکیان دەکەن و يتساءلون پرسیار لە یەکتر دەکەن کە پرسیاریان کرد قالوا دەڵێن إنا كنا قبل بێگومان ئێمە لە دنیادا قبل پێشتر پێش ئەوەی قیامەت دابێ في ئەهلینا لەناو کەسوکاری خۆماندا مشفقین لەخوا دەترسین لە قیامەت دەترساین گوتمانەوەی لە دنیادا ترسابێ لە قیامەتی خوا نایترسێنێتەوە خوای گەورە دووجار دوو ترست لەسەر کۆ ناکاتەوە قالوا دەڵێن إنا كنا بەبێ گومانی ئێمە لە دنیادا قبل پێش ئەو ڕۆژە پێش ئەو ڕووداوانە پێش ئەوەی قیامەت ببینین في ئەهلینا لەناو کەسوکاری خۆماندا مشفقین واضحە لەخوا دەترساین لە قیامەت دەترساین ئەوجار فمن الله علينا خوای گەورەش چاکەی لەگەڵ کردین واضحە بەتەنێ بەوەندەی نا فمن الله علينا خوای گەورەش چاکەی لەگەڵ کردین ڕێزی لێ ناین ووەقانا پاراستنی لە عەذاب السەموم لە عەذاب سزای سەختی گەرمی بەئێش کە طبعا سەموم یعنی باەکی گەرمی کە لە ئاگر سەرچاوە دەگرێت و زۆر سەخت و قورس واضحە فمن الله علينا خوای گەورەش چاکەی لەگەڵ کردین بەوەی کە لێمان خۆش بوو قستینیە بەهەشتێ
پاشان وەوەقانە پاراستشینی لەچی لە عەذابە سەموم لە سزای سەختی بە ئێش وازحە کە ئەو سەموم بۆ خۆی یعنی هەناسە و بایەک کە لەکوێ ڕادێ لەناو ئاگر سەرچاوە دەگری ئەوجا خوا دەفەرمێ ئینا کنا من قبل ندعوه بێگومان ئێمە ئەوە هۆکارێک لە هۆکارەکان ئەوە بوو ئێمە دەترساین وایە هۆکارێکی دیکە ئەوەیە دەڵێن ئینا کنا بێگومان ئێمە لە دنیادا من قبل پێش ئەوەی بینە ئێرە ندعوه هەمیشە خوامان دەپەرست و لەخوا دەپاڕاینەوە ندعوه دەکرێت بڵێن بەس ئەومان دەپەرست یان پاڕانەوە و لاڵانەوە و هاوارمان هەر بۆ ئەو بوو بەس داوای لێخۆشبوون و چاکە و خراپ هەموو شتەکانمان هێنانی چاکە و لابردنی خراپەمان هەر لەوی دەکرد وازحە ئینا بێگومان ئێمە کنا پێشتر لە دنیادا من قبل پێش ئەوەی تووشی ئەو حاڵەتە ببین ندعوه لەخوا دەپاڕاینەوە یان خوامان دەپەرست و پەرستشمان بۆ ئەو دەکرد بەڵام ئەوە سەبەبن وایە بەڵام لە حەقیقەتدا بەهەشت بەهۆی چێوەیە ئینەهو بێگومان ئەو خوای ئێمە دەمان پەرست هو هەر ئەو ئەلبەڕ زۆر چاکەکارە لەگەڵ عەبدەکانی ئەڕەحیم زۆریش میهرەبانە چاکەکاریەکەی ئەوی و ڕەحمەکەی ئەوی وای کرد کردەوەکانی ئێمە بەشی هاتنی بەهەشت ئینا کنا من قبل بێگومان ئێمە پێش دنیا یعنی پێش قیامەت پێش مردن پێش ئەو ڕۆژە لەخوا دەپاڕاینەوە خوامان دەپەرست ئینەهو بێگومان ئەو خوایش کە ئێمە دەمان پەرست هو البەڕ ئەو زۆر چاکەکار و زۆریش میهرەبان بوو بۆیە عایشە دەڵێن زۆر جار دەیفەرموو ئەو دوعایەمان دەکرد اللهم من علينا ووقانا عذاب السموم خوایە منەت و چاکەمان لەگەڵدا بکە بمان پارێزە لە سزای سەختی ئاگر ئینەکە ئەنتە البەڕ الرەحیم بێگومان تۆ زۆر چاکەکار و زۆر میهرەبانی صلی الله علیه و سلم محمد و علی آله و صحبه أجمعین